کاتێک باسی پاراستنی ئاسایشی خۆراک دەکەین پێویستی بە پاڵپشتێکی زۆر گرنگەیە، ئەویش ئاسایشی ئاوە. ئەو سارگەنمێ دەیوی زۆر باشتر لە ئاوی ئەوانەی ئەگەر 600 کیلۆی کردبی ئەویدی زیاتری کرد تێمیەکە. خەریکی دوورینەوە و هەڵگرتنەوەی پەتاتەن نزیکەی 6 عمل لە 7 عملی پێویستە. لەم کابینەیەدا بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی هەرێم بە بەراورد بە ساڵانی پێشووتردا 2 بەرابەر بووە. نزیک بە 20,000 پشتگیریمان داوەتە بە براجوتیاران تاوەکو بەرهەمەکانی خۆیان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن. خۆشبەختانە هەر لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گەشە سەرنجی تەواو بە کەرتی کشتتوکاڵ دراوە. ئەمە یەکێکە لەو دەیان پرۆژە سەرکەوتووە کشتتوکاڵی کە لە تەمەنی کابینەی نوێمدا لەلایەن وەبەرهێنەری ناوخۆییەوە کاری لەسەر کراوە. کاتێک باسی بەرهەمی ناوخۆیی دەکەیت دەبێت کۆمەڵی ڕێکار و پلانی تۆکمە هەبێت بۆی گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدرێت. لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر بە شێوەیەکی گشتگیر کار لەسەر بەرهەمی ناوخۆیی کراوە بە پاڵپشتیکردنی جوتیاران، ساختکردنەوەی بەرهەمەکانیان و دروستکردنی کۆمەڵی ڕێکار بە تایبەتی لە ڕووی ئاسایشی ئاو بنەتۆ و ڕێخۆشکردن بۆ ئەوەی جوتیاران گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدەن. جیاواز لە ساڵانی ڕابردوو لە ئەلوای سەوزە و میوەکانی هەرێمی کوردستان ئێستا بەرهەمی ناوخۆیی زاڵترە بەسەر بەرهەمی دەرەکیدا. لەم وەرزەتا و لەم کاتەی ئێستادا زیاتر لە 10 بەرهەمی کشتتوکاڵی سەوزە و میوەی ڕەنجی جوتیاران لە بازاڕەکاندا بە نرخێکی گونجاو و بە کوالێتێکی بەرز دەفرۆشرێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بزانین ئەو پلان و ڕێکارانە چی بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیی کردوێتی. پلانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا گرنگیدان بوو بە هەمە جۆرکردنی سەرچاوەی داهات. کەرتی کشتتوکاڵیش یەکێک بوو لە کەرتە گرنگەکان کە لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر گرنگی بە کەرتی کشتتوکاڵ داوە. یەکێک لە گەورەترین هەنگاوەکانی کابینەی نوێم بۆ پاڵپشتیکردنی جوتیاران ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران بوو لە بازاڕی ناوخۆیی و جیهانیەکاندا. ولا بەنسبەت سارانی پێش و شەمە هەر چاندیتمان گەرمە شامی بەڵام برەی سار بە سار فەلاحەکە شارەزایی زیاتر لێ پەیدا ئەبێ و ڕێکانیش زیاتر لەو کاتەی برێن بەرهەمەمان پێیەگە ئەوانیش قەدەغاکەن برێن لە دەرەوە نێتن و چەند کۆمپانیاکیش هەنە لێرانە لێمان وەرەگرن و ئەلحەمدولیلا ئایبینی بەنسبەتچی باش کەمیەکەی پڕ کردیتەوە لە وڵاتەکەمان. ئەو کاتەی گەرمەشامی ئێمەش پێڕاگە چەند سارانەکە یعنی سار بە سار باشترە ڕێگە قەتعەکەن و لۆوەی گەرمەشامیەکەمان ساختەوە ئەلحەمدولیلا ئایبینی. ئەڵانەکە بڕۆکێک شارەزاییمان زیاتر پەیدا کردیە لە چاندنی و هەتا لە وەختەکەشی بەخۆی گەرمەشامی لە 10 چاترین وەختە لۆوی ئەگە زووتر بکە ئینتازەکەی کەمترە بی پێشان ئەو تۆیانە بەدەستی دایان چاند هەر ئەوها پێیان وەردەکرد وەکو گەنم پێیان وەردەکرد بەس ئەڵانەکە ئەو ئامێرانە پەیدا بووینە حتا ئەوەی دەدورنەوە درونەوە دەڕاستەکەی جیاوازە. ئەو سارگەنمێ دێمی زۆر باشتر بوو لە ئاوی ئەوانەی ئەگەر میساڵەن برێن ئاوی عەردەکەی ئاوی بی ئەگەر 600 کیلۆی کردبی ئەویدی زیاتری کرد دێمیەکە. من خۆم پەیمانگەی تەکنیکی پزیشکیم تەواو کردیە بەشی پەرستاری خوێندنیشمان تەواو کرد و نەوەستاینەوە گەڕاینەوە سەر کاری پێشومان کاری کشتتوکاڵ کە لەگەر مامم ئێستاکە بەردەوامم و داوا لەو گەنجانە دەکەم کە خوێندن تەواو دەکەن بێ ئەمەل نەبن پەرە بەتوانێ خۆیان بدەن سەیری داهاتی خۆیان بکەن کە خۆیان لە چ بوارێک ئەبینەوە. ساڵانێک بوو کە
خەڵکی گوندەکان کشتتوکالیان جێ هێلا هەندێکیان ئایان کردە نیوەکاری هەندێکیان ئایان کردە ئیجار ئەڕۆشتن بۆ شار و ویان ئەزانی کە لەوێ ئیشوکار زیاترە ئیشوکار تەنها لە شار نییە ئیشوکار لە گوندەکان پێم وایە زیاترە ئێستا کە ئەوڕۆکە ئێمە نزیکەی سیدۆنمێک تۆ ئەدەین گەنمە شامی ئەەکەین ئێستا وەک دەبینین لێرانە چەند کەسێکمان ئامادە بووینە لۆ چەند دۆنمێکی ئێستا کە هەر لەو عاردەی تەنیشتمانەوە کە چاندنی پەتاتە کرابوو ئێستا کە خەریکی دوورینەوە هەڵگرتنەوەی پەتاتەن نزیکەی 6 عملە 7 عملی پێویستە لە گوندەکان ئیش و کار زۆر زۆرە بەڵام ئەبێ خولیات هەبێ ئەبێ توانات هەبێ و نەوەستی بە نسبەت ئامێرەکان بۆ کشتتوکاڵ کە زۆر پێویستە ئامێری پێشکەوتومان هەبێ ئێستا کە وەکو دەبینین هەر لە پشتمان ئەو مڕەشەی هەیە مڕەشەی مەحوەری پێدەرێن ئەو بەرهەمانەی لە تەمەنی کابینەی نوێمدا هەناردەی دەرەوە کراون هەنار پەتاتە سێو هەنگوین جفسی پەتاتە دۆشاوی تەماتە بەرهەمی سەوزە ئەو ئاسانکاریانەی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کابینەی نوێم بۆ پشتگیریکردنی هاوڵاتیان بە تایبەتی جوتیاران کراوە زۆرن لەوانە پێدانی قەرزی کشتتوکاڵی لەلایەن هەندێک بانکی تایبەتەوە هەروەها دابینکردنی ئامێری پێشکەوتوی کشتتوکاڵی و کۆمەڵێ بابەتی گرنگتر بۆ خزمەتکردنی سێکتەری کشتتوکاڵی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم بە دەرەجە یەک و وەزارەتە پەیوەندیدارەکانی تر توانیویەتی کۆمەڵێک ئاسانکاری بۆ جوتیاران بکە بە مەبەستی زیادکردنی بەرهەمی ناوخۆکە نەتیجەشی هەبووە لەوانە پێدانی قەرزی کشتتوکاڵی بۆ جوتیاران لە ڕێگەی چەند بانقێکەوە هەروەها دابینکردنی ئامێری کشتتوکاڵی ئامێری ئاودان دروێنەکردن ئامێرە جۆرا و جۆرە کشتتوکاڵیەکان بە شێوازی قستی درێژخایەن بۆ جوتیاران و هەروها لێخۆشببوونی بوومەرگی بۆ ئەو پرۆژە کشتتوکاڵیانەی کە پرۆژەی استراتیجینە بەرهەمەکانی بەرهەمی سەرەتایی دروستکردنی پرۆژەکانیان کە لە هەرێم دەست ناکەوێتن هەروەها حکومەتی هەرێم هەوڵی داوە کە بتوانێتن کە ئاو بۆ کشتتوکاڵکردن دابین بکە چ لێ ڕێگەی دروستکردنی پۆندەوە بێ یان بە پشتبەستن بە یاسا و ڕێنماییەکانی بیر لێدان بیر بۆ ئاسانکاری دەکە بۆ لێدانی بیر بۆ پرۆژە کشتتوکاڵی استراتیجیەکان بە مەبەستی زیادکردنی بەرهەمی ناوخۆ ڕەنگە حکومەتی هەرێم نەیتوانی بۆ لە ڕوویداراییەوە ڕاستەوخۆ ئاسانکاری بوو جوتیار بکە بەڵام ئەو بابەتانی کە باسمان کرد و کۆمەڵێک بابەتی دیکە هەنەکە دەتوانێتن کرێی تێچووی بەرهەمهێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان کەم بکاتەوە کە هەمان نەتیجەی پێدانی پاڵپشتی دارایی دەبێتن ئەو بابەتانی کە باسمان کردو بازاری بەرهەمە کشتتوکاڵیەکان بازارەکانی ناوەڕاست و باشووری عێراقا هەروەها بازاری دەرەکیش کە وڵاتانی کەندا و کۆمەڵێک وڵاتانی ئەوروپینە کۆمەڵێک بەرهەمی کشتتوکاڵی بە براند کراوە وەکو هەناری هەڵەبجە هەناری زاخۆ هەنگوینی کوردستان و سێوی بەرواری باڵا ئەمەش دەستکەوتێکی زۆر زۆر گەورە بوو لەم کابینەیەدا کە توانی بە براندکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان بێنێتە دێ هەروەها کۆمەڵێک ئێمە بە بەردەوام لەگەڵ بە هەمانگی لەگەڵ نووسنگی جەنابی سەرۆکی حکوومەت ئیش لەسەر بە بازارکردن و دۆزینەوەی بازاری دەرەکی بۆ جوتیاران دەکەین بڕیار وایە لەگەڵ وڵاتێکی دراوسەی عێراقە وڵاتی ئوردونە زیاتر خواستیان لەسەر بەرهەمی پەلەوەر و ئاژەڵی هەیە لە مانگی هەشت سەردانی هەرێم دەکە وەزیری کشتتوکاڵی ئوردونی و هەروەها چەند وڵاتێکی دیکەش کە بەردەوام لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە داوا لە وەزارەتمان دەکەن کە هەماهەنگیان لەگەڵ بکەین بۆ بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکانی هەرێم و ئێمە بەردەوام لەگەڵیان لەسەر خەتداین و لەگەڵ جوتیارانشمان هەماهەنگیان بۆ دەڕەخسێنین لەم کابینەیەدا بە بازارکردنی گەنمی جوتیارانی هەرێم بە بەراورد بە ساڵانی پێشووتردا دوو بەرابەر بووە ئەمەش گۆڕانکاریەکی یەکجار زۆرە لە بە بازارکردنی بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێم لە ڕێگەی حکوومەتی ناوەندەوە بێگومان حکوومەتی هەرێم دائیمەن بەرنامە و پلان و کارەکانی لە ڕێگەی زانستی بە بنەماوە ئەنجام دەداتن و بە پلانی بە بازارکردنی گەنمی جوتیارانی هەرێمیش بە تایبەت لە 2 ساڵی ڕابردوو پلانێکی زانستی بووە کە بە پشتبەستن بە تەکنیکی نوێ و وێنەی مانگە دەستکردەکانەوە توانیمانە پلانی گەنمی جوتیارانی هەرێم دابڕێژین هەر ئەمەش بوویتە هۆی ئەوەی کە
لەم کابینەیەدا گۆڕانکاریەکی یەکجار زۆر لە پلانی بە بازارکردنی گەنمی جوتیارانی هەرێم کە بۆ نیوەی زیاتر بەرز بۆتەوە ئەم بڕ ساڵانی ڕابردوودا لە بڕەکە ماکزیمەم هەتا 350,000 تن حکوومەتی عێراق لە جوتیارانی هەرێمی وەرگرتووە ساڵی 2021 و دوش وشکە ساڵی بووە کە چەند گەنمێکە بۆ وەرگیرەوە بەڵام لە ساڵانی بەدەر لە وشکە ساڵی ئەو بڕە نەگەشتۆتە 400,000 تن لە ساڵی پارکە 2023 بوو لە ڕێگەی هەوڵەکانی جەناوی سەرۆکی حکوومەتەوە کە ڕاستەوخۆ لەگەڵمان لە پەیوەندیدا بۆ لەگەڵ حکوومەتی عێراق توانرا بگەیەندێتە 500,000 بەڵام ئەو ساڵ بە بنەمایەکی زانستی تر و بە توکمەتر ئێمە پلانەکەمان ئامادەکردو هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی کە بڕەکە بۆ 700,000 تن بەرز بکرێتەوە و ئەمەش دەستکەوتێکی کەم نییە بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتی جوتیارانی هەرێم. کاتێک باسی پاراستنی ئاسایشی خۆراک دەکەین پێویستی بە پاڵپشتێکی زۆر گرنگەیە ئەویش ئاسایشی ئاوە لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر بە گرنگیەوە و بە پلانێکی استراتیژیەوە کار لەسەر دروستکردنی پۆند و بەنداوی بچووک و گەورە و مامناوەند کراوە ئەماش بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی یانی جوتیاران چۆن بتوانن لە ڕێگای پرۆژە ئاودێریە کوشتتوکالەکانەوە سوودی لێوەربگرن ئەو وادەی کە بۆ پۆند و بەنداوەکان دیاریکراوە لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر لەو کاتەی زووتر کارەکان بە تەواو گەێنراوە ئەمەش پاڵپشتی و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە هەر لە سەرەتای ئەم کابینەیەوە بۆ زیاترکردنی بەرهەمە ناوخۆیەکان و پاڵپشتیکردنی سێکتەری کوشتتوکاڵی. دەرفەتی بە بازارکردنی بەرهەمی جوتیاران لە کابینەی نوێمدا ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە و لە ماوەی 1 ساڵدا ژمارەیەکی بەرچاو پشتگیری ڕاستەوخۆ دراوە بە جوتیاران بە مەبەستی هەناردەکردنی بەرهەمەکانیان بۆ پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق. حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی بە بازارکردنی بەرهەمی برازوتیاران ڕۆژ بە ڕۆژ لە فراوان بووندایە ئەو فراوان بوونە ژوای کردووەکەوە بەرهەمیش زیادبی هاوتەریب لەگەڵیدا بۆ نمونە ماو ساڵ ئەگەر بە نمونە وەری بگرین لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستاکە نزیک بە 20,000 پشتگیریمان داوەتە بە برازوتیاران تاوەکو بەرهەمەکانی خۆیان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن ئەو پشتگیریش لە چوارچێوەی ئەو لێکتێگەیشتنی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هاتووتەکایەوە کەوا چیتر ڕێگری لە بەرهەمی برازوتیاران نەکرێت لە ساڵانی پێشوو زۆرجار ڕێگری دەکرات لە بەرهەمی برازوتیاران دەرفەتی بە بازارکردنی لە دەرەوەی هەرێمی کوردستان زۆر کەم بوو بەڵام لە چوارچێوەی ئەو لێکتێگەیشتنێکەوە هاتووتەکایەوە ئێستاکە دەرفەتی بە بازارکردن زۆر ئاسان بووە ڕۆژانە ئەو بەرهەمەیکەوە برازوتیاران بەرهەمی دێنن وەکو سەوزە و میوە دەرفەتی بە بازارکردنی لە شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی زۆر ئاسانتر بووە بە پێی ئەو پشتگیریەکەوە دەدەینە برازوتیاران کەوە پشتگیریان دەکەینەوە بەرهەمی ناوخۆنە ئەو پشتگیریە لەو چوارچێوە سەرچاوە دەگریتکەوە کاتێک ئەو بەرهەمانی ناوخۆ پێڕادەگەن ئێمە سنوورەکانی خۆشمان کۆنتڕۆڵ دەکەین بۆ ئەوەی برازوتیارەکانمان تووشی زەرەر و زیان نەبن و دەرفەتی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆیان زیاتر بۆ بڕەخسێت ئێمە لە سەرەتای ساڵەوە نزیک بە 400,000 تۆن بەرهەمی برازوتیارانمان لە ناوخۆی عێراق دەرفەتی بە بازارکردنی بۆ ڕەخساوە ئەوەش خۆی لەوە دەبین تۆ لە سەوزە و میوە و تەواوی ئەو بەرهەمانێکەوە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان دەگونجێن ئەوانە بەرهەم دێن و دەزڕەنجینی برازوتیارانی ناوخۆی خۆمان دیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگی بە کەرتی کوشتتوکاڵ دەدات دەبیت لە سەرەتادا پێویستی بە سەرچاوەکانی ئاوی مسۆگەری بۆ داوی بکات خۆشبەختانە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو هەڵهێنراوە بە دابینکردن و دروستکردنی دەیان پۆند و دروستکردنی چەندین بەنداوی کاریگەر لە سنووری پارێزگای هەولێر بۆ نمونە ئێستاکە ئێمە لە هەولێر 3 بەنداوی بەرچاومان هەیە بەنداوی بەستۆرە بەنداوی گۆمەسپان بەنداوی چەمرگە ئەوانەکە لە تاریخی لە ماوەی فترەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروستکران و تەواو بوون ئەوانە خۆی لە خۆیدا کە سەرڕای ئەوەی کەوا کاریگەری دەبێت بۆ ئاوی ژێرزەوی لە هەمان کاتیشدا بۆ کشتتوکاڵ کاریگەری زۆر فراوانی دەبێت و مای دڵخۆشیە بۆ برازوتیاران بۆ هاونیشتیمانان بە شێوەی گشتی و ئەگەر بێت و جگە لە
کەرتی کشت و کاڵی ئەگەر تەماشای بکەین دەتوانین لە لایەنی گەشت و گوزاریەوە زۆر بە گرنگیەوە تێدا بڕوانین بڵێن نەڵێن ئێمە وەکو سنووری پارێزگای هەولێر پێشتر ئێمە دەریامان نەبوو ئێستا بەسایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە خاوەنی سێ دەریاین و دەریاچەینە لە سنووری پارێزگای هەولێر پێشتر هاونیشتمانی بۆ بینینی دەریا ڕەنگە سەردانی وڵاتانی دراوسیان دەکرد بەڵام ئێستا با چەند کیلۆمەتر دوور لە هەولێر دەتوانن ئەو دەریاچانە ببینن ئەوانش خۆی لە خۆیدا دەستکەوتە چی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بایەخی یەکجار زۆریان هەیە بە گرنگجیەوە ئێمە دەڕوانینە ئەو پرۆژانە. ژمارەی ئەو بەنداوانەی لە تەمەنی کابینەی نوێمدا دروست کراون بەنداوی تەواوکرا و 6 دانە ئەو بەنداوانەی لە ژێر جێبەجێکردندان 2 دانە ئامادەکاری دەکرێت بۆ یەک بەنداوی گەورە کۆی گشتی بەنداوەکان لە هەرێمی کوردستان 21 بەنداوە ئەو پۆندانەی لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا دروست کراوە تەواوکرا و 8 پۆند جێبەجێکردنی پۆند 43 دانە کۆی گشتی پۆندەکان لە هەرێمی کوردستان 118 پۆندا گۆڕانی کەشوهەوە کاریگەری زۆری لەسەر جۆر و کوالەتی بەرهەمی کشتتوکاڵی هەیە خۆگونجاندن و هەڵبژاردننی جۆری بنەتۆ و چارەسەری کێشەکان دەکات و جوتیاران پێویستیان بە زانیاری و خولی تایبەتە بۆ مەبەستەش پێویستە لەلایەن بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی شارەکانەوە ڕێنمایی و هاوکاری پێشکاش بکرێن لەم بارەیەوە چۆن هاوکاری و بە چاوڕوونی تەواو دراوە بە جوتیاران خۆشبەختانە هەر لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیەک و گەشەسەرنێکی تەواو بە کەرتی کشتتوکاڵ دراوە بەڕاستی ئەوە جێگەی دەستخۆشیە هەم لە بۆ ئێمە وەکو موسسە هەم لە بۆ جوتیاریش بەڕاستی وەکو ئێمە زیاتر هاندراینە کە جۆری باشی بنەتۆ بخینە بەردەستی برات جوتیارەکان لە بۆ جوتیاریش ئەوەیە کە ڕێی لەسەربی بەوەی کە با بڵێن بگاتە ئەو بنەتۆی کە خۆی دەوێت خۆی مەبەستیتی خۆشبەختانە ئێستا ینی جوتیار تەڵەبەکی زۆرمان هەیە لەسەر ئەو بنەتۆیانەی کە لەلای ئێمە با بڵێن بەردەستن پێشبینی دەکەین لە ساڵانی داهاتوو ئەو ئینتازە زۆر بیتن ینی ئەمە ئەگەر یەک دوو ئەوە نەبووایە ئەمە ئێستا ئەکتیفای ذاتیمان کردبوو لە ڕۆی بنەتەوە بەڕاستی ینی دەگەیشتینە ئەو حەدەی بتوانین بنێرین ینی هەناردەی بکەین لە بۆ وڵاتانی دراوسێ بە تایبەت چونکە کەشوهەوایەکە با بڵێن لێکتری نزیکین بەڵام ئیشاڵڵا پلانمان هەیە پلانی تەواو تۆکمەمان هەیە ئیشاڵڵا لە چەند ساڵی ئایندا بگەینە ئەکتیفای ذاتی و بتانین بنەتۆ لە بۆ هەموو جوتیارانی با بڵێن پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان دابین بکەین طبعاً یەکێک لەو دەستکەوتانەی دووبارە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە توانیویەتی بە بازارکردن لە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان فەرەهەم بکاتن چ بە شێوەی ڕاستەوخۆ چ بە شێوەی ناڕاستەوخۆ ئێستا ئێمە بۆ ئەگەر باسی بنەتۆ بکەین هەر لە لای خۆمانەوە وەزارەتی کشتتوکاڵ با بڵێن بنەتۆی دابین کردیە لە بۆ براجوتیارەکان و لە ڕێگای دوو کۆمپانیایی تایبەت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو بوونەتۆیانە بە شێوەی 100% لە براجوتیارەکان وەربگیرێتەوە تەمان ئێمە لە بیدایەتی دەستپێکردنی هەر وەرزێک ئێمە خولی تایبەتمان هەیە لە بۆ بەپی ئەو ئیمکانەتی کە ئەمە هەمانە بەلایەنی کەم لە بۆ ئەو جوتیارانەی کە نمونەیینە کە دەتوانین ڕاستەوخۆ دەستمان پێیان بگە هەم خولیان لە بۆ دەکەینەوە لە ڕووی شێوازی هەڵبژاردننی تێرزە کشتتوکاڵیەکان لە ڕووی شێوازی مەسەلەن چاندن تەسمیت سەمادی چیمیایی هەروە بەکارهێنانی مەوادی قڕکەر شێوازی ئیدارەدانی پرۆژەکانیان کە وەشتێکی زۆر مهمە بەڕاستی شێوازی ئاودانەکانیان خولی تایبەتیان لە بۆ دەکەینەوە هەڵبەتە دایرەی دیکەشێ بەڕێوەبەرایەتی دیکە هەیە میعانین بە ویشەی بەڵام ئێمە وەکو خۆمان چونکە لێنچی مباشرمان هەیە لەگە براجوتیارەکان سەردانی مەیدانیمان هەیە لە بۆ براجوتیارەکان لە هەموو ناوچەکان توانیتمانە ئەو لینکە زیاتر بە قوت بکەین و ئەگەر لە بیدایەتی مۆسیمیش نەبی لە کاتی هەر قۆناغەچی بەرهەمی بنەتۆیەکە یان با بڵێن چاندنەکە لە بیدایەت تا بەرهەم قۆناغ بە قۆناغ لەگەڵیان دەبین بۆی ڕێنمایی ڕاستەوخۆیان پێ بدەین.
لە کۆتایی ئەم بەرنمەیەدا دەمەوێت بە نمونەیەکی زیندوو پێتان بڵێم ئەمە یەکێکە لەو دەیان پرۆژە سەرکەوتووە کشت و کاڵای کە لە تەمەنی کابینەی نوێمدا لەلایەن وەبەرهێنەری ناوخۆییەوە کاری لەسەر کراوە. لە هەمووشی گرنگتر سەرپەرشتیار و ڕێبەرانی ئەم پرۆژانە هەمویان کوردن و هەرم بەرهەمە ناوخۆیانەش دەبەنە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بەشێکیش بۆ پارێزگاکانی عێراق و بەشەکەی دیکەش بۆ وڵاتانی دراوسێ و ناوچەکە. هەموو ئاراستەکان ڕوو لەوەن کە حکومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم زۆر بەباشی و بە پلانێکی تۆکمەوە پاڵپشتی سێکتەری کشت و کاڵی کردووە بۆ ئەوەی وەک سەرچاوەیەکی داهات و ژێرخان و بژانەوەی ئابووری تەماشای بکرێت و لە ئایندەدا بتوانێت 100% پشت بە تەواوی ئەو بەرهەمە ناوخۆیانە بۆ پێداویستی ناوخۆ و هەناردەکردن ببەستێت.